ئەمڕۆ لە ڕاستی پەیوەندێکی زۆرم پێوەگرا داوی ترامپ بکڕن یان نەکڕن با لێرە ڕوونکردنەوە بێ بۆ هەموو لایەک ئەوەی کە نەیکڕی و حەدەسەکە ڕوویدا بەڕاستی ئێستا بەجێماوە ئەو بتکڕێ باە کۆینێکت بە دۆلارێکە کڕیکە بۆ $50 هەر دۆلارێکتە بۆ $50 کابرایەکی تاجر بازرگان ملیاردێری عالەمی پشگیریەکە ئەمە بۆ خۆی نقطەیەکی نەجاحە بەڵام من ئەمە لێرەوە هۆشداری بدەم ئەو سیعرەی کە لە خلانی ماوەیەکی کەمە بە شێوەیەکی پێوانەی بەرزبووە من لەو قەناعەتە نیم کە ئەم سیعرە بەردەوام بێ بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکان سڵاوتان لێ بێت ئێوارەی دوێنێ دۆناڵد ترامپ سەرۆکی نوێی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پلاتفۆرمی تویتەر ئەوەی ئاشکرا کرد کە دراوێکی نوێی ئەلکترۆنی بە نێوی خۆیەوە واتە دراوی ترامپ خستۆتە بازاڕەکانەوە بە گوتەی شارەزایانی بواری دراوی ئەلکترۆنی ئێستا گەیشتۆتە عێراق و هەرێمی کوردستان من بۆ ئەمە بەستا گفتوگۆی زیاتر لەگەڵ دکتۆر هەرێم ڕێبوار ڕاوێژکاری بازاڕە داراییەکان دەکەم دکتۆر گیان سڵاوت لێبێت باسی دراوی ترامپان بۆ بکە بزانین ئەمە چۆنە نرخی ئێستا چەندە وردەکاریەکەیت سڵاوتان لێ بێ سەرەتا بە خێراتمتانەکەم سەبارەت بە دراوی ترامپ تەمان دراوێکە بوو لە ماوەکانی پێشوو لە چەند ڕۆژی پێشوەکە سعری لە بیدایەتەکان بوو سعری بە سند بوو لە بازاڕەکانە بەڵام لەبەرەوەی کە هیچ لایەک خاوەندارەتی لەو دراوە ناکرد سعرەکەی وەکو هەر دراوێکی تری ئەلکترۆنی لە بازاڕەکانە حەدێکی معدودی خۆیە بوو بەڵام دوای ئەوەی کە دۆناڵد ترامپ لە ڕێگەی تویتەوە ڕایگەیاند کە تەبەنی ئەو دراوەکە ئەمە وەکو شۆگێک بوو سەرجەم مارکەتەکانی گرتەوە بوو بۆ هۆی ئەوەی کە لە سەرانسەری دنیاوە کڕیارێکی زۆری بۆ پەیدا بێ بە گوێرەی معادلاتی اقتصادی ژوای هەر شتێکە لە بازاڕە هەبوو طلبێکی جەماعی لەسەر هەبوو یاخود بە بەردەوام طلبی لەسەر هەبوو سعرەکەی زیادەکە و لە ڕاستی ئەگەر بینە سەر باسی خودی کۆینە کە شێمە لەو بازاڕە لەوانەیە بە هەزاران کۆینی تایە بەڵام کامەن ئەو کۆینانەی کە خەڵک بێ بیکڕێ و کامەن ئەو کۆینانە کە خەڵک خۆی بێ لی پارێزێ و خەڵکێکی زۆریش ئێستا بە تایبەتی دراوی یانکو یاخود بڵێن کۆینی ترامپ خەڵکێکی زۆر بە تایبەتیش ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستانە بە دوای کڕین و معاملەکردنە پێوەی منەمە لێرەوە هۆشداری ئەو بدەن کە بۆ کڕینی دراوێک لە بازاڕی کریپتۆکەرنسیە پێویست بەوە هەیە کە تۆ کۆمەڵێک فاکتەر کۆمەڵێک پرینسیپ لە بەرچاو بگری یەکێک لەو پرینسیپانەی کە لەسەروی هەموویەوە گرنگترە کە ئایا ئەم کۆینە پرۆژەی چییە ینی هەر کۆینێک کە دێتە بازاڕی خۆی لە ئەساسا کریپتۆکەرنسی وەکو بەدیلێک بۆ سیستەمی ئێستەی دارایی جیهانی هاتوۆتە بوونەوە و سیستەمی بلۆکچین بۆ وەکو تەکنۆلۆژیایەکی نوێ بۆ خزمەتکردنی اقتصاد و لایەنی مرۆڤایەتی لە دنیای دروست بکە ئەوەی کە لەسەر مستەوای دنیای دیعای بۆ کرێت ئەم کۆینە زۆر پێویستە ئەوەی کە کڕیارەتی بزانێت چ کەلێنێکمان بۆ پڕکاتەوە لە حیاتی ڕۆژانی خەڵکە لە خود لە سیستەمی جیهانیا چ کەلێنێکمان بۆ پڕکاتەوە چونکە هەموو کۆینێک پێویستە پرۆژەیەکی تایبەت بەخۆی هەبێت کە ئەم پرۆژەیە بەشێک بێت لە چارەسەری کێشەیەک ئێمە لەبێت لەمەوەکو لێ بکۆڵێتەوە دووهام گرنگ بۆ بابەتێکی گرنگ بۆ کۆین ئەوەیە کە ئایا تا چەند ئەم کریپتۆکەرنسیە کۆمپانیای گەورەی جیهانی لە پشتە و ئەشخاصی گەورەی لە پشتە کە ئەمە یەکێکە لەو خەسائیسانەی دوای ئەوەی کە ترامپ تەبەنی کرد قووەتێکی زۆری یا بەم کۆینە چونکە ئەوانەی کە لەم بازاڕان بەم پێوەرانە کۆینەکردن ئێستا بەش زانین کە ئیدارەی ترامپ و وەکو سەرۆکی نێو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئیدارەیەکی تەواو داعی خود تەواوی ئەفکاری اقتصادی و ئابووریە و ئەوانشی کە هاتوونەتە پێش وەکو ڕاوێژکار دەست بەکار بوون لە نێو هەمووشیان یعنی بە تایبەتی ئیلن ماسک ئەفکارێکی جیاواز و ئەفکارێکی جینیەسانە هەیە واتە کابراایکی زۆر دانا و عالەمە لە مەساڵی اقتصادیەکانە کە ئەویش بە هەمان شێوەی ترامپ پشتگیری لەم دراوە دیجیتاڵیانەکە ئەمە قووەتێکی یا بەم دراوە کە وەکو بە شێوەیە کە هەبوونی ئەو مەرجە بۆ نمە شەریکاتی عملاق کە قووەتەکەی لەکوێوە هێنا خۆی لە دوو شتی سەرێکیەوە سەرچاوی گرت یەکەمیان کابرایەکی تاجر بازرگان ملیاردێری عالەمی پشگیریەکە ئەمە بۆ خۆی نقطەیەکی نەجاحە دووهەمیان هەمان شەخص سەرۆکی نێو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمە قووەتێکی زیاتری دا سقەیەکی زیاتری بە کۆینەکەدا بابەتێکی تر لە مەسەلەی کۆینە ئەوەیە کە تۆ ئەبێ کە کۆینەکە کڕی پێویستە بزانێ عەدەدی ئەم کۆینە چەندە
چونکە هەر شتێکە عادەدەکەی زۆر بوو هیچ لیمیتێکی نەبوو لە مستەقبەلان سعرەکەی قیمەت پەیدا ناکە خۆی زۆر جار قیمەتی شتێک لە بازاڕات لە دەگمەنیەکەیەوە سەرچاوەگرێت یاخود لە کەمیەکەیەوە سەرچاوەگرێت فعادەدی کۆینەکانی پرۆژەی ترامپیش لە ڕاستی عادەدێکی زۆر نییە بەڵام ئەمانە هەموو بەلای کۆمەڵی مەرجن تا ڕادێکی باش کۆمەڵێک مەرجی تایە بەڵام من ئەمێ لێرەوە هۆشداری بدەم ئەو سیعرەی کە لە خلانی ماوەیەکی کەمە بە شێوەیەکی پێوانەی بەرزبووە من لەو قەناعەتە نیم کە ئەم سیعرە بەردەوام بێ و ئەوەشی کە بەدوای چونکە عادەتەن بازاڕی کریپتۆکەرەنسی بازارێکە بۆ ئیستیسمار بازارێکە بۆ بەرهێنانی مستەقبەلی نەک بۆ بە شکڵێکی ڕۆژانە تۆ بتوانی کڕین فرۆشتن لە مازاڕا بکەی. با ئەو پرسم ئامانجی دۆناڵد ترامپ لە خستنە ڕووی دراوێکی لەو شێوەیە بە ناوی خودی خۆی چییە؟ طبعا دۆناڵد ترامپ کە پێش ئەوەی کە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێ کابرایەکی تاجر و بازرگانێکی سەرکەوتوو بە ئەم ڕوانگە اقتصادی خۆی لە هەموو مەجالێکە بەکارێنە مەجای کریپتۆکەرەنسیشی شێک بوو لە بابەتانی کە ترامپ ویستی لەوێش جێدەستی دیار بێ وەکو شخصێک کە لە مەسلەی برەودان بە تەکنۆلۆژیای بلۆکچین و برەودان بە بازاری کریپتۆکەرەنسی لەوێش دەست پێشخەری هەبووە و پێ پاشتر تاوان شانازی بم دەستکەوتانە بکە فمن پێم وایە لە لایەک هەم بۆ دەستکەوتی معنەوی کریپتۆکەرەنسیەکەی دروستکرد لە لایەکی تریشەوە کابرایەکی تاجر و بازرگان و ئەفکاری اقتصادی هەیە بۆ قازانج و سوود و منفعەتی خۆی دروستی کردەوە لە لایەکی تریشەوە ئەم کابرایەکی اعتیادی نییە جگەلەوەی بازرگانێکە هاتووە نفوزی خۆی وەکو سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەکارهێناوە لە مەسلەی چیە لە مەسلەی دروستکردنی ئەم کۆینە ئەگەر نایە هەر تاجرێکی تری عالەمی لە مستەوای ترامپ ئەگەر کۆینێک دروستکە من پێم وانییە کە بتوانێت بە ماوەیەشی کەم ئەم سعرانە ببینێ. دکتۆر سەرەتا بە گوێرەی زانیاریەکان ینی سەرەتا کە بڵاوبیەوە نرخەکەی زۆر بوو بەڵام ئێستا نرخەکەی پێم وایە بە $20 دابەزیوە قسەی تۆ چیە لەسەر نرخی دراوی ترامپ؟ لە بیداەتی شەکە سیعری گەیشتەوە ئاسانەی وەکو شارەزای بازاڕداریەکان وەکو ڕاوێژکاری بازاڕداریەکان پێمان وا بوو کە سیعرەکەی هێواشێت بە تەدریجیەندا ئەبەزێت بەڵام لەبەرەوەی کە ئێستا لە حاڵەتی ئێستا تەڵەبێکی زۆری نەک لە تەنیا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەموو جیهانێک چکە و ئەکسچێنجانە دیسنترەلایز ئەکسچێنجن یعنی هەموو کەسێک کە توانێت بچێت ئەکاونتێک لە ئەکسچێنجەکان دروستکە ئەو دۆلارەکەی کە بە کاش هەیەی تحویلی کە بۆ USDT عملەی کڕنی کریپتۆکەرەنسیەکان لێو ئەتوانێت دەستی بە چەند عادەدێک لەو کۆینە بکە حەسب مەبلەغی ئەو پارێ و سعری ئەو دقەی کۆینەکە دەستی بکەی وای لێ کردووە لە هەموو دنیاەوە ئەوانەی کە خەریکی بابەتی کریپتۆکەرەنسین دراوی ترامپ پەکڕن ئەمەش بە جۆرێک لە جۆرەکان لەوانەیە لە چەند ڕۆژ و لە هەفتەی داهاتوو ئێمە ببینی هەندێک سیعرەکەی زیاتر بەرز بێتەوە بەڵام تەبیعەتی مارکێتەکە بۆ خۆی وایە هیچ دراوێکت نیە هیچ عملەیەکت نییە کە بەردەوام لە بەرزبوونەوە بێ ئەمە چاوەڕێوەکەم ئەوەی کە و پرسیاری زۆری شەکرێ ئەمڕۆ لە ڕاستی پەیوەندێکی زۆرم پێوەکرا دراوی ترامپ بکڕن یان نەکڕن با لێرە ڕوونکردنەوە بێ بۆ هەموو لایەک ئەوەی کە نەیکڕی و حەدەسەکە ڕوویدا بەڕاستی ئێستا بەجێماوە بەڕاستی ئێستا لە سیعرێکە ئیتر ئینڤێستکردنی بۆ نمونە هەم ڕیسکی تایە هەم ئەو قازانجەشی نییە بۆ نمونە کە بە سنت بوو بە 6 سنت و بە 10 سنت بوو بە 20 سنت بوو بە 30 سنت بوو بە دۆلارێک و ئەو بتکڕێ بایە کۆینێکت بە دۆلارێکە کڕیکە بۆ $50 هەر دۆلارێکتە بۆ $50 بەڵام ئێستا ئەگەر لە $58 بیشی کڕیت کۆینێکیش بکڕی بە $58 ببێ بە $116 اینجا تۆ 150 خێرکە بەزەگەر بە 10 سنت و 20 سنت و $50 بتکڕە 400 و 500 لەوانێ 200 لە بازارە ئەخێرت لێ کردیانی مۆزوعەکە من پێم وایە فرسەتەکە لە دەست و کاتەکە ئێستا تاخیرە بە جوێرە قوانینی اقتصادیش هەر شتێک کە شۆڕ بۆ بە ناو مجتەمە گەیشتە ناو عمقی مجتەمە لە لای وەبەرهێنەر کۆتایی پێهاتووە. دکتۆر دەمەوێت ئاماژە بە خاڵێکی تر بدەم دەگوترێ کە هاوژینەکەی دۆناڵد ترامپ هاوشێوەی ترامپ دراوێکی ئەلکترۆنی خستۆتە بازارەوە ئەمە ڕاستە؟ من هەتا ئێستا هیچ سەرچاوەیەکی باوەڕپێکرا و یعنی پشت ڕاستکراون بەدەست نەگەیشتووە کە ئایا خێزانی دۆناڵد ترامپ لانی کە ترامپ دراوێکی بەناوی خۆی دروست کردو ئەکرێ لەم بشێوی بازار ڕاواتنی دۆناڵد ترامپ هەندێک مؤسسات ئەمان بۆکو هەلێک قۆستمێتەوە بۆی دراوێکی لەو شێوەیە بەرهەم بێن و بڵاوکەن و ئەوەی کە تا ئێستا
وەکو لێدوانێکی فەرمی خودی خێزانی دۆناڵد ترامپ تا ئێستا شتێکی پێشڕاز نەکردووە پێویستە حەزەر ئەم ماوەیە بە تایبەتی پێویستە حەزەر بکرێت لە بازاری کریپتۆ ئەو کۆینانەی کە دێنە ناو بازارەکەەوە بە جوانی مامەڵیان لەگەڵ بکرێت دراست بکرێن پاشان بکڕێن چکۆ من لە بیدایەتە باسم کە تۆ بێ خاوەنددارێتەکەی بزانیت ئەم شەریکی عملاقی لە پشتە عادەدەکەی چەندە و چ مشکلێک چارەسەرەکە لەسەر چ سیستمێک دروستکراوە ئەمانە هەمووی پێوەرن پێویستەوە بەرهێنەرم هەڵسەنگاندانە بکات بۆ کۆینەکە پاشان اینجا کە بێت ئینڤێستی لێ بکات. دکتۆر پێشنیاری ئێوە چێوەکو ڕایشکاری بازارە داراییەکان بۆ کەسانێک کە دەڕۆن دراوی ئەلکترۆنی دەکڕن و هاوکات لە ماوەکانی ڕابردوش بینیمان بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زەرەریان کرد لەم پرۆسەیەدا. خۆی لە ڕاستیە مەسلەی دراوی ئەلکترۆنی پێویستی بە شارەزایی و قابلیەتەیە هیچ پێویستی بە ڕاوێژکاری بازاڕی دارایی هەیە پێویستی چکۆت بە نسبەت ئێمەوە لە عێراق و هەرێمی کوردستانە تا ڕادەیەک بابەتێکی تازەیە مناڵم خەڵکمانی خەڵکی مختص و خەڵکی شارەزاشمانەیە بەڵامەکو پێویست نییە و خەڵکێکی زۆریش دوای قەرەباڵقی بازار ئەکەی بەبێ ئەوەی کە بزانێ بابەتەکە چیە بەبێ بزانێت کە چی کڕێوەوەی کە بزانێت لە چیە ئینڤێستەکە پارەی خۆی من پێم باشترە زیاتر معلومات لەسەر ئەم بابەتانە کۆکەنەوە و ئەو مەرجانەشی کە باسم کرد لە بیدایەتە تەرکیزی لەسەر بکەن ینی هەر هیچ نەبێت و ئەتوانی پرۆژەی ئەم کۆین ئەم کریپتۆکەرنسی بخوێنیتەوە بزانین چه پرۆژێک چ کێشەیەک چارەسەرەکە عەدەدی چەندە و لە مستەقبەلە شەریکەیەکی عملاقی نێودەوڵەتی پشتگیریەکە ینی تو کۆمەڵێک مەرج و ئەساسیات هەیە بۆ هەموو بابەتێک ئەمانەی تیا بوو تیادیە ڕێتیە چێت کە ئینڤستی تیا بکەیت و ئینڤستەکەش دەبێ ئەوانەی کە ئەیکڕن لە بازارە ئەکسپێکتی ئەو بکەن ینی پێشبینی ئەو بکەن کە 6 مانگ هەتاوەکو 2 ساڵ ئەم کۆینە هەڵبگرن ینی ئەمە ئەسلوبی وەبەرهێنانە وەبەرهێنان عاتی ماوەیەکی دوور درێژی هەموو ئەو ترانزاکشنانش کە لە بازاری کریپتۆکەرنسی ئاکرێ معاملاتی درێژخایەن و زیاتر وەبەرهێنەری تایە و بۆ ساعات و 2 ساعات و ڕۆژ و هەفتە و مانگ ناکڕێن إلا ئەگەر یەکێک تەنها ئیشی کارکردن لەو کریپتۆکەرنسی ئەواتوانێت بە لەحەزات کردنی فرۆشتن بکات بۆ خێرێکی کەم لە مارکێتەکە دەرچێت بە شێوەیەکی گشتی ئەوەی کە خەڵک ئەیکا پێویستە ئەفکاری خۆیان لە زوو دەوڵەمەند بوونەوە بگۆڕن بۆ وەبەرهێنەر و فکرێکی دوورمەوداتریان هەبێ ئەمانش کە ئەیبینم خەڵگەڵێ بەجێمای نەمانکڕی ئەمە لە ڕۆژانە لە بازاری کریپتۆکەرنسی ئەم حەدەسانە ڕۆیە کۆینێک سعرێکی مێژوویە یان سعرێکی خەیاڵی با بڵێن لە بازارە تۆمارەکە تۆ لە نێوان دەیان هەزار کریپتۆکەرنسیە ناتوانێت تەحدیدی ئەوە بکەیت کە تۆ بزانی ئەو کۆینە فعلەن بەیانی چی لێ دێت چەند هەزار کۆینی شتێ ئیفلاسەکە و سفڕە بێتەوە ینی لەبەرەوە ئەمانە لە بیدایەتەوە تۆ پێویست بەوەیە کە دراسی بکەیت ئەگەریش لە حاڵەتی ئێستاە بۆ نمونە ئینڤێست دراوی ترامپیال هەر دراویشتر بکەیت پێم وایە بازاری کریپتۆکەرنسی زۆر بەرز بۆتەوە پێویستە شەپۆلێکی تەصحیحات کۆڕێکشن دابەزین لە بازاڕا ببین لێ بۆ ئەوەی کە دووبارە وەبەرهێنەر بازارەکە بەرزکەنەوە وەکو من وەکو خۆم ئێستا نەسیحەتی وەبەرهێنان لە بازاری کریپتۆیان ناکەم بەڵام وەکو خودی دراوی ترامپ هەندێکی تر لەم سعرانە بێتە خوارەوە ئەگەر یەکێک نیەتی هەیە و قەراری داوە پێم وایە هەندێک سەبر کە سعرەکەی دابەزێت دوایی پێم وایە تا نزیکی $200 احتیمالی سعری بەرز بێتەوە.